هۆیەکانی گواستنەوە لە جیهان ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو پێشکەوتنی زیاتر هەنگاو دەنێت. بە جۆرێک ساڵانە درێژی ڕێگەوبانەکان زیاتر دەبن و شەقامی نوێ دروست دەکرێت و هۆکاری گواستنەوەی زیاتریش دروست دەکرێن یان هاوردە دەکرێن. هۆکارەکانی گواستنەوە لە هەندێک وڵات بۆ 2 هێندە زیادیان کردووە. بە جۆرێک لە هەندێک وڵاتدا نیوەی دانیشتوانەکەی هەریەکە و هۆکارێکی گواستنەوەی خۆی هەیە. لە باشووری کوردستان ژمارەی ئۆتۆمبیلەکان بە ڕێژەیەکی بەرچاو زیادیان کردووە بەپێی ئاماری بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی هەرێم. ئاماری گشتی ئۆتۆمبیلی تۆمارکراو تا 30 مانگی 6 ساڵی 2020 بریتیە لە 1,776,346 ئۆتۆمبیل. ئەمە جگە لە ئۆتۆمبیلی سەربازی و پۆلیس. دابەشبوونی ژمارەی ئۆتۆمبیلە تۆمارکراوەکان. پارێزگای هەولێر 890,701 ئۆتۆمبیل. پارێزگای سلێمانی 583,178 ئۆتۆمبیل. پارێزگای دهۆک 268,100 ئۆتۆمبیل. ئۆتۆمبیلی میری 29,680 ئۆتۆمبیل. سۆران کارتی زانیاری 3,063 ئۆتۆمبیل. گەرمیان کارتی زانیاری 1,624. بەپێی ئاماری هەمان بەڕێوەبەرایەتی تەنها لە ماوەی 6 مانگی سەرەتای ساڵی 2020 33,531 ئۆتۆمبیل تۆمارکراون. تا کۆتایی ساڵی 2020 ژمارەی ئۆتۆمبیلی تۆمارکراو 1,800,000 ئۆتۆمبیلی تێپەڕاندووە. حکوومەت باجی ژینگە لە شۆفێری ئۆتۆمبیلەکان وەردەگرێت، بەڵام هیچ بڕەپارەیەک لەو باجە ژینگەیە ناچێتە سندوقی ژینگە و بۆ ژینگە خەرج ناکرێت. ئەو ئۆتۆمبیلانەشی دووکەڵی نائاسایی دەکەن و زیانی زیاتر بە ژینگە و تەندروستی دەگەیەنن. بە بڕی 40,000 دیناری عێراقی سزا دەدرێن و ناچار دەکرێن بە چارەسەرکردنی کێشەکە و ئەنجامدانی مەرجی تونند و تۆڵی بۆ ئۆتۆمبیلەکە، بەڵام ئەو بڕەپارەیەش ناچێتە سندوقی ژینگەوە. ڕۆژانە لە باشووری کوردستان زیاتر لە 7 ملیۆن لیتر بنزین بەکاردێت و دەسووتێت. سووتانی هەر لیترێک بنزین نزیکەی 2.3 کیلۆ دوانە ئۆکسیدی کاربۆن دەکاتە هەواوە. 1 لیتر گازوایلیش نزیکەی 2.7 کیلۆ دوانە ئۆکسیدی کاربۆن دەکاتە هەواوە، جگە لە چەندان گازی تری ژەهراوی وەک ئۆکسیدەکانی نایترۆجین و گۆگل. بە مەبەستی کەمکردنەوەی زیانەکان و ڕاگررتنی هاوسەنگی لە نێوان ژینگە و پەرەپێدان، پێویستە حکوومەت ڕۆڵی گرنگ و ئەرێنی هەبێ بۆ بواری گواستنەوە لە پێناو پاراستنی پێکهێنەرەکانی ژینگە لە ڕێگەی کەمکردنەوەی بەکارهێنانی هۆکاری گواستنەوەی تایبەت. بایەغدان بە هۆکاری گواستنەوەی گشتی. دروستکردنی شەقامی تایبەت بە پاسکیل. هاندان و کار ئاسانیکردن بۆ کۆمپانیاکانی هاوردەکردنی ئۆتۆمبیلی دۆستی ژینگە. هاریکارکردن لەگەڵ ناوەندە زانستیەکان بە مەبەستی هەوڵدان بۆ چاکردنی جۆرەکانی بنزین و گاز و چاودێری بەردەوامی بنزینخانەکان. چاکردنی مەکینەکان بە جۆرێک کەمترین بڕی مادەی زیان بەخش بخەنە ژینگەوە. بەرهەمهێنانی سوتەمەنی وەک ئیسانۆڵ یان کارکردن بە کارەبا یان غازی شل. ناچارکردنی هاوردەکارانی ئۆتۆمبیل بۆ چاندنی نەمام و ئەنجامدانی پرۆژەی ژینگەیی. زیادکردنی ڕێژەی سەوزایی بۆ لە 100 چونکە هۆکاری سەرەکی گۆڕینی گازە ژەهراویەکانە بۆ ئۆکسجین. کاک بەختیار ڕۆژت باش. ژیانتان باش بەخێر بێ سەرچاو. زۆر سپاس. کاک بەختیار مەبەست لە ئۆتۆمبیلی تۆمارکرا و ئۆتۆمبیلی تۆمار نەکراو چییە؟ بەڵێ سەرەتا بەخێر بێن. سەپارەت بە پرسیارەکەی بەڕێستان، ئۆتۆمبیلی تۆمارکراو لە ڕوانگەی پێناساندنی یاسای هاتوچۆ ئەو ئۆتۆمبیلانە دەگرێتەوانێ کە سەرەتایەکی ڕسمیان هەیە و تۆمارکراون لە بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ، واتە موعەڕەف و ناسراون، ساڵانەیان هەیە و تابلوویەکی فەرمیان هەیە لەلایەن هاتوچۆ پیاندراوە. لەم چوارچێوەیەدا بەو سوارڕەوانە دەستەواژەی سوارڕە و هەموو جۆرە ئۆتۆمبیلێک دەگرێتەوە، لە ئۆتۆمبیلێکی قەبارە بچووک هەتا وەکو بەرهەڵگرێکی گەورە پیان دەوترێت سوارڕە و
لە ڕوانگەی یاساکانی هاتوچۆ ئەو ئۆتۆمبیلان کە تۆمار کراون ساڵانیان هەیە تابلویان هەیە و زانیاریەکانیان لە ناو کۆمپیوتەر و داتابێسەکانی بەڕێوەبەراتیەکانی هاتوچۆبوونیان هەیە. ئەو ئۆتۆمبیلانی کە تۆمار کراون لە سنووری بەڕێوەبەرایەتیەکەتانە ژمارەیانە کاتە چەندێک؟ لە کاتی ئێستادا زیاتر لە 650,000 ئۆتۆمبیل لە سنووری پارێزگای سلێمانی بوونیان هەیە. بێگومانە ئەو ئۆتۆمبیلانە کە لەسەر شەقامەکان دەبینێت هەر ئەوان نین. ئێمە ئۆتۆمبیلی میریمان هەیە، ئۆتۆمبیلی دام و دەستگاکانی تر ئەمانیش دەسوڕێنەوانەیە و بۆ نمونە تابلوی میریان هەیە یاخود تابلویکی سەربازیان هەیە، ئەمانش ئۆتۆمبیلێکن شەقامەکان بەکاردێنن لە ناو پرۆسی هاتوچۆدا بوونیان هەیە. ئەم ئاماری کە خستە ڕوو واتە بە سەناوانی کە تۆمار کراون، ئەم ئۆتۆمبیلانی تیانە کە تۆمار نەکراونیان بێ سەرەتان. بێگومان جۆرە ئۆتۆمبیلی تریش هەیە، ئەوانیش بە ڕێکاری یاسایی خۆی دەڕات، ینی هەر ئەمەنی ینی ئەمە ئۆتۆمبیل هەیە کە ئۆتۆمبیلی کارتی زانیاری ناسراوە، ئەمانش لە هاتوچۆدا زانیاری و معریفەی هاتوچۆی لەسرە و ئۆتۆمبیلی تریش هەیە لە ڕاستیدا کە هاتوچۆ بە دوواداچوونی بۆ دەکاو لە پرسیینەوە دەکاوە بە دوایان نادەگەڕێ کە ئۆتۆمبیلی ناتۆمار کراون. کاک بەختیار ئەم ئۆتۆمبیلانە چه ئاستەنگێکیان بۆ هاتوچۆ دروست کردووە؟ لە ڕاستیدا بوونی ژمارەی ئۆتۆمبیل گرفت لە پرۆسی هاتوچۆ دروست ناکا لە دنیادا. ینی چندێک ئۆتۆمبیل زۆربەیە کێشە نیە، ینی لە هەندێک پایتەختی وڵاتانی دنیا چەندین میلیۆن ئۆتۆمبیل هەیە وە گرفتی هاتوچۆشیان نییە. لە ڕاستیدا ژمارەی ئۆتۆمبیل گوزارش لە واقعی هاتوچۆ ناکە و گرفتی بۆ دروست ناکە. ئەگەر تۆڕی ڕێگەوبانی شایستە و لەوە باربوونی هەبێ، گەراجەکانی پارێککردن بوونیان هەبێ، بوونی پرد و ئەندەرپاس و ئەو کارانی کە میکانزمێکی ئاسانکاری دروستەکە لە پرۆسەی جموجولی ئۆتۆمبیلەکان دروستەکە، ئەوە حکوم دەکات دەنا ژمارەی زۆر هیچ کێشە دروست ناکە بۆ هاتوچۆوە بۆ هاوڵاتیان. کاک بەختیار بەدیلی ئۆتۆمبیل چییە؟ یان بۆ تا ئێستا لە کوردستانە نەتوانراوە شەقامی تایبەت بە پاسکیل هەبێ یاخود میترۆ هەبێت یاخود ئەو بەدیلانی تر بەکاربێنرێ کە بە تایبەت دۆستی ژینگەن. جا لە ڕاستیدا ئاوات و خواستی ئەمەمانانی شەکە لە پرۆسی هاتوچۆ کار دەکەین و پرسیارە لە ڕاستیدا دەبێت دام و دەستگای پەیوەندیدار هەیە وەڵام بداتەوە، چونکێکم هاتوچۆ ترامپ و میترۆ و هۆکارەکانی گواستنەوە فراهەم ناکە، ئەمە کاری وەزارەتی گواستنەوەیە، کاری لایانی ترە کە دەڵێن لایەنە پەیوەندیدارەکان و هەتا موسساتی دەرەوەی هاتوچۆ کار دەکەن. ئەمانە دەتوان وڵامی ئەو پرسیارە بدەنەوانێ، بەڵام کاتێک کە ئەم هۆکارانە فراهەم بوون جموجۆڵێکی ئاسانتر لە پرۆسی هاتوچۆ دروست بێ و تەنانەت لە ڕژینگەی شۆ باشترە، چونکە ڕەنگە لە پاسێکی قەبارە گەورەیە 30 تا 40 ئەگەر سەرنشین بگرێ واتە تۆ 30 بۆ 40 ئۆتۆمبیلی ترت لە شقامەکە دوور خستەوانێ و هەمان ئامانجە پێکە چکە ئەوان دەگەینێتە شوێنی مەبەست و دیاری کراوە کەواتە بە دڵنیایی ئەوانێ هۆکارەکانی گواستنەوەی گشتی لۆ دوو قەرباڵغی کەم دەکاتەوە کات بۆ بەکارهێنەر دەگێڕێتەوانێ لە ڕووی ژینگەیشەوە باشترە، یەک سوار ڕەو ئیشکا باشە یان بەجارێ 20 بۆ 30 سوار ڕەو ئیشکا، بێگومان یەکەکە باشترێکە. تۆ بۆچی ئەگەڕێنیتەوەیانی ئەو پێتان وایە بۆچی تا ئێستا نەتوانراوە سوود لە بەدیلەکانی ئۆتۆمبیل وەربگیرێت؟ لە ڕاستیدا ئەمە ئەرکی حکومەتە بە دوای ئەوەیە بگەڕێت کە هۆکارەکانی گواستنەوە زیاد بکە و پێویستە بیرێکی جدی لەم پرسە بکرێتەوە بۆ چونکە ڕێژەی دانیشتوانی ناهەرێمی کوردستان لە زیادبوونێکی بەردەوامە، بەکارهێنەری شقام لە زیادبوونێکی بەردەوامە، زیادبوونی ڕێژەی ئۆتۆمبیلی و ژماری ئۆتۆمبیل ڕاستڕایە بڵێم جارێکی تر لە زیادبوونێکی بەردەوامە. لە ڕاستیدا دەبێت بیریش لەوە بکرێتەوانێ کە هەرێمی کوردستان شقامەکانی ناو هەرێمی کوردستان لە ناوە و شقامەکانی دەرەوەی شار چەندێک بەرگەی ئۆتۆمبیل دەگرێت، دەبێت هاوردەکردنی ئۆتۆمبیلیش لە ڕاستیدا دیراسێکی بۆ بکرێ. یعنی شارەکانی هەرێمی کوردستان ئەگەر ئێمە پارێزگای سلێمانی بنمونەوە بگرین پێویستی بە چەند ئۆتۆمبیلە، پێویستی بە چەند پاسە، پێویستی بە چەند ئۆتۆمبیلی کرێ، ئەمە دیراسی پێویستە، ئەمە کاری هاتوچۆ نیە، بەڵام دەکرێت ئێمە لە ناو پرۆسەیە بەشدار بین ئەگەر لە کاتی خۆیان دانیشتن و نازەم سیمیناری بۆ دەکرێت لەسەرمە کراوە کامەژەی پێکەی کار لێرە و لێوە کراوە، بەڵام کارێکی دەستە جمعی و بە مؤسساتی تا ئێستا وەکو پێویست نەکراوە. لە ڕاستیدا دەرهاوێشتەکەی شێوە بووە بە شێوازێکی دەکرێت بڵێم نادیراسەکرا و کە هاوردەکردنێکی نامعقول لە ناو هەرێمی کوردستانە ئێستاش بوونی هەیە بە بەردەوامی ئۆتۆمبیل داخل دەبێت لە ناو هەرێمی کوردستانە، بەڵام ئەرزی واقع ئەوەمان پێ دەڵێت چەند ئۆتۆمبیلی تایبەت پێویستە. ینی هەندێک وڵات هەیە بۆ هەندێک ساڵ ئۆتۆمبیلی کرێ
هاوردە دەکەن یاخود دابینی دەکەن بەڵام چەند ساڵێک ڕای دەگرن شکە تێگەیشتون تەکسی ئیتر ئەمەە بەسە بەڵام دوای چەند ساڵێکەم ئۆتۆمبیلانەی استهلاک بوون ئەوسا بیر دەکرێتەوانێ کە ژماری تر زیادی بکەن یان کەمی بکەن ئەو کاتە بیری لێ دەکرێتەوە هۆکارەکانی گواستنەوەی گشتیش بم شازە بیری لێ دەکرێت توانین بڵێن بەبێت دیراسەکردنە ئۆتۆمبیلانە هاوردەکرێن وەکە هاوردە شەکرێن بە جۆرە جۆرەکانی باجی ژینگەی نادەن مەسەرەن ئەکرێت ئەم کۆمپانیانە ئیجبار بکرێن لەسەرەوەی کە هەر ئۆتۆمبیلەکە هێنە کوردستانەوە بەلایانی کەمەوە با بڵێن 5 نەمان بڕوێنن وەکو قەرەبوویەک بۆ زیانی کە بە ژینگەی بێگومان کۆمەڵێک ئۆپشن لە بەردەستی حکومەتا هەیە کە باڵانسی پاکردنەوەی ژینگەش ڕابگرێ و باڵانسێکیش ڕابگرێ بۆ ئەوەی کە چەندێک سوارڕە و لە هەرێمی کوردستاندا پێویستە بیری لێ بکرێتەوانێ ئەگەر بیر نەکرێتەوە بەم شێوازە فەوزەوی ئۆتۆمبیل هەر بێت و نامەدروستە بێت بێگومان خنکاندنی هاتوچۆی دروستە بێ ژینگەیەکی پیس و نادروست دروستە بێ ژاوەژاوێک خۆ مەسلەی پیسبوونی ژینگە هەر هەوانیە شتێک هەیە نیوز پۆلیوشنی پێوترێ یان تەلەوسێکی سەمعیشی پێوترێ ژاوەژاوێکی بێشومەر لەسەر ئەو شقامان هەیە ئەو ماتۆرسکیلانی کە تۆ دەبینی ینی دەبینی دەنگی ئەو ساڵانسەیەک ئەو دەنگی کلوێ دەرچێت بزانە چەند دیسپڵ دەرەچێ و گوێی مرۆڤ تحملی چەند دیسپڵ دەرەکە ینی ئەمانە هەمویان لە ڕاستیدا کێشە و گرفتیەکەن کۆمەڵێکن کە پێویستە دیراسیان بۆ بگرێ و لە ئاستی کۆنفرانسێکی هەرێمی گشتی بەڕای من ئەوە بکرێ باشترە دواتر ڕاستپاردەکانی ئەو کۆنفرانسە بکوێتە بواری جێبەجێکردن و ئیتر لە ساڵەکانی ئایندە بیر بکرێتەوە هەرێمی کوردستان پێویستی بە چەند ئۆتۆمبیلە چەندی تایبەتە چەندی کرێگە چەندی بار هەڵگرە و هۆکارەکانی گواستنەوەی گشتیش بەکاربهێنرێ بەدەر لەوەش ینی حەزەکەم ئاماژە بەکارێک بدەم ئیمڕۆ لە دنیادا هەنگاو بەرە ئەوە دەنرێ کە ئۆتۆمبیلەکان یاخود سوارڕەوەکانی دۆستی ژینگە بکرانی چەندین کۆمپانیای جیهانی بەناوبانگ هەیە من نازان بۆ لە هەرێمی کوردستانە بوون بۆ بیر لەوە ناکرێتەوە کە بەرهەمەکانی کۆمپانیا تێسلا بۆ نمونە بەکار ناهێننی تەنانەت کۆمپانیەکانی توێتا و کۆمەڵێک کۆمپانیاتریش هەیە بیر لەوە دەکەنەوە کە یانەوە تا بزوێنەرێکی هەجین بەکاردەهێنن یانەوە تا بزوێنەرێکی کارەبای بەکاردێنن ژاوەژاوەکەی کەمترە بێتەوانێ پیسبوونێکی ژینگەی کەمتر دەبێتەوە ئەمە هەموو سوتەمەنیە زیاد لە پێویستەوە هەموو پیبیە ئەو هەموو قڕقۆشمەی کە لە ناو سوتەمەنیەکانە دەرهاوێشتەی ئەو پاشڕۆی کە دەرەچێت لە ئۆتۆمبیلەکان لە ڕێی ساڵانسەکەی و دەرەچێت ئەمانە هەمویان کەم دەکرێتەوانێ یعنی بە شێوەیەک لە شێوەکان لەسەر گیرفانی تاکی هاوڵاتی کەم دەبێتەوە تۆ وزەی کارەبا ئاسانتر هەرزانترە لەوەی کە تۆ ڕۆژانە بزوێنەرەکەت پڕ بکەیت لە بانزینێ کە زۆر جار کوالێتیەکەیشی ئەوە نیە ینی نووسراوم و حەسەن لە ڕاستیدا زۆر جار دەبینین ئەگەر بەوردی دیراسە بکرێەوە پشکنین و سامپڵی لێوە بگرێ ئێمە باوەڕمان وایە ینی ڕەنگە بەڵگەیمان لەبەردەستانە بێ بەڵام باوەڕمان وایە بە حکمیی بە حکمەوەی زوو ئۆتۆمبیلە بینین پەکیەکەوێ فیول پۆمپەکەیە سووتێ نازانم پێشانگاکان و ناوچەکانی پێشەسازی ئەوە پیشەوەرانە هەمیشە ئەوە ئەدەن بە گوێمانە لێرە و لەوەیە کە ئۆتۆمبیلانە لە بارودۆخێکی باشانین بەهۆی سوتەمەنیەکانیانەوە سوتەمەنی خراپەوە و هەموو گازی کە لەناو هەموو ئۆتۆمبیلە ئەدرێتە دەرەوە هەمووی بێتە هۆکارێکیش بۆ توشبوونی خەڵک بە نەخۆشی و بە تایبەتیش توشبوون بە نەخۆشی شێرپەنجە کاک بەختیار باسی ژاوەژاوت کردووە بە تایبەتیش قەرەباڵقی ئایا ئێوە هەوڵتان نەداوە کە ناوچەی پیادەڕە و ینی دروست بکەن بە تایبەتیش لە ناوەندی شاری سلێمانیە کە هەندێک ناوچە پێویست ئەکات ینی بۆ ئەوەی بۆ بینەرانیش ڕوون بێ ناوچەی پیادەڕە و مەبەست لێ ئەوەیە کە هیچ ئۆتۆمبیلێک و هیچ با بڵێن ماتۆرسکیلێک داغڵی ئەو شوێنە نەبێت جگە لە پیادە نەبێت هەوڵتان نەیەوە بۆی ئەم بێگومان لە ساڵانی ڕابردوودا زۆر هەوڵدراوە لەم جۆرە هەوڵانە هەوڵدراوە بەڵام هەندێک ئاستەنگ هەیە ئاستەنگەکان چین سەروی ویستی هاتوچۆیە ینی بۆ نمونە خودی شەقامەکانی سلێمانی لە مێژۆ کە دروست کراوە من تێناگەم لە ڕاستیدا ئەوەندا زیارە بە ڕێزانە لەگەڵ حرمەتم زۆر حرمەتی زۆرم بوان هەیە لە ساڵان باسی ساڵانی ڕابردوو دەکەم چۆن بیر نەکراوەتەوە کە لە ئایندەدا ئەم شارە بەم قەبارەیە نامێنێت ینی بۆ نمونە تۆ چی لە شقامی سابوونکەرانەکەی چی لە شقامی پیرەمێر دەکەی تازە ئەم لاولای هەمووی ڕیزە دوکانە و حجمێکی بچووک و مەساحایکی بچووکی بۆ تەرخان کراوە لە کاتی خۆی ئایەوەندا زیارانە پرسیاریان نەکردو ئەم شارە ڕێژەی دانیشتوانی زیادەکە ئۆتۆمبیل لە ئایندەیە زیاکە چۆن بۆ ئەم بۆ نەزەڕیان نەبووە ئێستاش لێرە و لێوێ زۆر جار هەمان هەوڵە دەبینین دووبارە دەبێت ینی ئەو گەڕەکانیوانی کە دروستە بێ کۆڵانی تەسک و ئەوە دروست دەکرێ دوو ئۆتۆمبیل لەو کۆڵانەیە لەم ماڵە بووە سێ لە ماڵەش بووە سێ سێرگەی شەقامەکە تاو بربەست و قفڵ دەبێت بۆ ئێمە ئاستەنگانە سەروی ویستی هاتوچۆیە کارێکی تریش ئەوەیە بۆ نمونە نەک پیادەڕەوە ئەگەر باسی
ئەلتەرناتیڤێکی تر بگەین مەسەلەی پاسکیلە. یعنی ئەمەش جارێکی تر لە سەرویستی هاتوچۆی ئەو ئاستەنگە بۆ نمونە شارێکی خوشاری سێمانی پێگەی جوغرافیەکەی وایە بەرزی و نزمی و نشێویە ئەم بەرزی و نزمیەوە دەکات کە هاندەر نییە بۆ ئەوی کە پاسکیل سوار هانی بدەی پاسکیلەکەی بەکاربێنێ. دواتر مەسلەی کەش و هەوا لە وەرزی هاویندا نزیک دەبێتەوە لە 50 پلە. ئەنی من لە بەڕێز دەپرسم لە مانگی حوت و لە مانگی هەشتا پلەی گەرما نزیکی 50 پلە بێتەوە تۆ توانی پاسکیل لێ بخۆڕی بە پاسکیل بچی بۆ دەوام و بیتەوانێ لە ڕاستی ئەمانە واقعەکە ئەبێ بیری لێ بکەینەوە. بەڵام ناشکرێت لە هەمان کاتا تەنانەت بۆ وەرزەکانی تریش لە شارێکی گەورەی وەکو پارێزگای سلێمانیە تەنها یەک شەقامیش نەبێ بە پاسکیل. بێگومان گرنگە ببێ بەڵام ئەم شەقامانی ئەو واقعەیە کە پێم وتیت لە شەقامی پیرەمێردا عادی بۆم جیاکەرەوە شوێنێک چۆن جیاکەی دەوانێ. دواتر ئێمە ئاستەنگمان هەیە جارێکی تر گرفتی تر بۆ ئێمە دروستەکە. ئێمە بۆ نمونە لە شەقامی کە بە شەقامی ئۆرزی ناسراوە ینی لینێکمان جا کردوەوە بۆ پاسەکان بۆ ئەوی کە یاخود بۆ تەکسیەکانیش بۆی کە باشتر جم و جوڵ بکرێەوە ئاستەنگ دروست نەبێ. بەڵام لە دوای کاژمێر دوینیوە ڕۆ زۆر جار پێشتریش پڕ دەبێت لە عەرەبانە و دەستگێڕ. کاری هاتوچۆ نییە کە ئەو عەرەبانە لابەر ئەمە کاری بەشی زیادەڕەویە لە شارەوانی سێمانی بەڕێز و خۆشەویست ئەکە ئەم کارە بکەن. کاتێک ئەوان وەکو پێویست ئەم کاریان بۆ معالەجە ناکرێ دەبینی خنکاندنی هاتوچۆیەکە لەسەر شەقامەکان دروستە بێت. بڕەپارەیەک بەناوی ژینگە وەرەگیرێت لە دامەزراوەکانی هاتوچۆ بڕی ئەو پارەیە چەندە کە لەر ئۆتۆمبیلێک وەرەگیرێت و دواتریش ئەو داهاتە چی لێکرێ ئایا بۆ ژینگە خەرجەکرێتەوە یان ئێوە بیاگان لی یان تەنابەت لە شۆفێرەکانی وەرەگرن مەسەلەکە بێئاگایی نییە. پرۆسەی تۆمارکردنی ئۆتۆمبیل و پرۆسەی نوێکردنەوەی ساڵانەی ئۆتۆمبیل کۆمەڵێک ڕێکار لە خۆی دەگرێت. بەڵێ پارێک وەردەگیرێ بە ناوی ڕێگەوبانەوە پارێکی وەردەگیرێ بە ناوی ژینگەوانێ. دوای ئەوە ئەمە کاری ئەو لایەنانەیە کە پێویستە ئەو پارەیە لە بواری ئەوانە سەرف بکرێت. ینی کاری ژینگێ بە لە ڕاستیدا داکۆکی لەوە بکابزانانی ئەو پارەیە لە چ بوارێکا سەرفەگرێەوە چەندێکی بۆ پرۆسی ژینگە بەکاردێت و کاری شارەوانیەکانی و بەڕێوەبەرەتەکانی ڕێگەوبانە کە بیر لەوە بکەنەوانێت کە لەو داهاتەش پشکێکیان هەبێ بۆ ئەوەی کە ڕێگەوبانەکانی پێنەوەژن بکرێتەوە تۆڕی ڕێگەوبانی فراوانتر بەکاربێنێت. لە ڕاستیدا لەم بۆنی قەیران و لەم ئاستەنگەشە هێشتا هەر پرۆسەکە 100% نەوەستاوە تا ڕێگەوبان دروست دەکرێت. بەڵام لە قەدەر زیادبوونی ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان و زیادبوونی ڕێژەی ئۆتۆمبیل نییە. کاگامانس بە پێ و ئامارانی کە هەیە ڕێژەی ئۆتۆمبیل لە کوردستانە زۆرە ئەم ژمارەیە بۆ زیادی کردووە. بەڵێ کاک سەروەر بەنسبەت ڕێژەی ئۆتۆمبیل لە کوردستانە شاری سلێمانی گەر بە نمونە وەربگرین لە ساڵی 1990 تەنها 31,000 ئۆتۆمبیل هەبووە. لە ساڵی بەپێ توێژینەوەی کە ئەنجامما لە ساڵی 2016 ڕێژەی ئۆتۆمبیل لە ساڵی 2015 بووە بە نزیک بۆتەوە لە 300,000 ئۆتۆمبیل کە ئەمە پێمانەڵێ لە ماوەی 16 ساڵە چەندێک ڕێژەی ئۆتۆمبیل بەرز بۆتەوە کە بە نزیکەی لە 200 ڕێژەی ئۆتۆمبیلی تایبەت کە پێوتر ئۆتۆمبیلی خصوصی ئۆتۆمبیلی تایبەت زیادی کردووە. و ئەم ڕێژەیە بە پێی تازەترین ئامار کە لە چەند ڕۆژی ڕابردووە بڵاوکرایەوە نزیک بۆتەوە لە 600,000 واتە لە ماوەی 6 ساڵە ڕێژەکە بەقەدەر 16 ساڵ زیادی کردووە. لە ماوەی ئەم 6 ساڵەیە ڕێژەکە بووە بە 600,000 ئۆتۆمبیل تەنها لە شاری سلێمانیا کە بوونیان هەیە. ئەم ڕێژە زۆری ئۆتۆمبیل بۆەوە گەڕێتەوە کە هۆکارێکی گواستنەوەی گشتی باشمان نییە کە بتواندرێ هاوڵاتیان لە کاروباری ڕۆژانەیانە پشتی پێبەسن. کاتێککە ڕێژەی ئۆتۆمبیلی تایبەت زۆرە بێ پێمانەڵێ ئەمە کە دیاردەیەک بوونی هەیە کە ئەوەیە هاوڵاتیان بەدیلیان نییە. بوونی ئەم هەموو ژمارە زۆرەی ئۆتۆمبیل چ زیانێکی بۆ ژینگە هەیە؟ ئێمە زانین زۆربەی ئۆتۆمبیلانەی کە لە کوردستانە هەیە ئەو ئۆتۆمبیلانن کە بە سوتەمەنی ئیشەکەن. هەر ئۆتۆمبیلێک بە سوتەمەنی ئیشکا لە بزوێنەری ئۆتۆمبیلەکەەوە کاتێ ئەم سوتەمەنیە بەکاردێ بڕێکی زۆر لە گازە پیسکەرەکانە کاتە ناو بەرگە هەواوە کە ئەم گازە پیسکەرانە کاریگەری ئەبێ لەسەر ژینگە و کاریگەری ئەبێ لەسەر تەندروستی هاوڵاتیان. کاتێک ئێمە باسمان کرد کە ڕێژەی ئۆتۆمبیل بە چه ئاراسێک بەرەو زۆربوون ئەڕوا بە تایبەتی ئۆتۆمبیلی تایبەت ئەمە پێمانەڵێ کە ڕێژەی پیسبوونی هەوا لە شارەکانە بەرەو زیادبوون ئەڕوا و بۆ ئەمە پێویستمان بەوە هەیە توێژینەوە بکرێت لەلایەن زانکۆکانەوە لەلایەن کەسی سوەڕەوە تاکو ڕێژەکەی دیاری بکرێت. بەڵام ئەوەی کە ئێمە ئیزانین ئەوەیە کە
ڕێژەیەکی زۆری ئۆتۆمبیل بوونی هەیە وار ئۆتۆمبیلێک بڕێک لە گازە پیسکەرەکانی کە ئەبێتە هۆی تێکدانی هەوا و هەندێکیان ئەبێتە هۆی گۆڕانی کەشوهەوا لەوانە گازی دوانۆکسیدی کاربۆن ڕێژەیەکی زۆر لە گازی دوانۆکسیدی کاربۆن لەم ئۆتۆمبیلانەوە دەرەچێت ئەمە وەکو پیسکەرە هەوایەکان کە لە ئەنجامی سوتەمەنی ئۆتۆمبیلەکانەوە دروزە بێ وارووا کاریگەری تری لەسەر ژینگە بێ کەوانش کاریگەری دروستبوونی ژاوەژاوە وارووا دروستبوونی گەرمیە کە ڕێژەیەکی زۆر گەرمی لە شارەکانە دروزەکە ئەگەر ئێمە دیقەت بین لە ساڵانی ڕابردووە کە ژمارە ئۆتۆمبیل کەم بوو کاتێک کە ئەچینە وەرزی زستانەوە ڕێژەیەکی زۆر بەفر لە ناو شارەکانە بوونی هەبوو بەس ئێستا سەرڕای دابەزینی پلەی گەرما و بوونی هەور و بوونی کەشێکی لەبار بۆ بەفر بەڵام سەیرەکەی سنتەری شارەکان زۆر بەکەمی بەفری لێبارێ یاخود نابارێ هۆکارەکەشی بۆەیە کە چالاکیەکی زۆری ڕۆژانەی بەکارهێنانی ئۆتۆمبیل هەیە لە شارەکان و هۆکاری گواستنەوەی گشتی بوونی نییە ئەمە ئەو کاریگەریانەیە کە ئۆتۆمبیل بێ لەسەر ژینگە و چەندێک ئۆتۆمبیل زیاد بێت لە شارەکانە کاریگەریەکەی دوهێندە و سێهێندە ئەبێت وەکو ئاماژەمان پێ ئێمە لە ماوەی 16 ساڵە ڕێژەی دیاریکراوە زیادی کردەوە بەڵام لە ماوەی 6 ساڵە هێندەی تر یعنی دوو هێندەی 16 ساڵی ڕابردوو ژمارە ئۆتۆمبیل زیادی کردووە کە ئەمە پێمانەڵێ ئەبێ کاری جددی بکرێ بۆ چارەسەرکردنی ئەم کێشەشنگی هەیە ئەو دروست بوونی ژاوەژاوەش کە ئێستێمە لێکێک لەم شقامانە وەستاوین یعنی مەودای نێوان من و تۆ کەمترە لە 2 مەتر بەڵام بە ئەستە من گوێم لە سەڵتی تۆ بێت بێگومان کاتێک کە قەرەباڵغی لەسەر شقامەکان هەبێ و ئاڕاستەی هاتوچەی ئۆتۆمبیلەکان قەرەباڵغێکی زۆری لەسەر بێ ژاوەژاو دروزە بێ و زۆر گرنگە ئێمە کە ئەڵێن ژمارە ئۆتۆمبیلەکان زیادی کردو ئایا کار کراوە بۆەوەی جادەوبانێکی تایبەتمان هەبێ یاخود لەو شوێنانەی کە شوێنی نیشتەجێبوونە یاخود ئێستا ئەمە شوێنی وەسای لای زانکۆی سلێمانی ئایا کار کراوە بۆی کام ژاوەژاوە کەم کرێتەوە کۆمەڵێک شێوازی تەکنیکی هەیە کە کاری لەسەر ئەکرێ بۆی ڕێژەیەم ژاوەژاوە کەم بکرێتەوە لەوانە دروستکردنی ڕێگاوبانی فراوانە و دروستکردنی ئەچینە سەر بێتەوەی کەمکردنەوەی بەدیلانیانە و چارەسەرانە بەڵام کاگابانجەوەم پێ بڵێ کە ئێوە لە کاتی کەرەنتینە توێژینەوەتان ئەنجامدا دەرەنجامی ئەو توێژینەوانە چی بوون یان چی بە ئێوە لە کاتێکە کەرەنتینە بوو ئۆتۆمبیلەکان وەستا بوون و لە کاتێکە کە ئێستا لە ئیشە چ جیاوازیەکەیە هەمومان لە کاتی کەرەنتینە هەواڵەکانمانە بینی یاخود شەقامەکانمانە بینی کە چەندێک چۆڵ بووە بەپێ و ئەو ئامارانی کە بڵاو کرایەوە لەلایەن بەڕێبەراتی هاتوچۆوە نزیکەی لە سا 6 ئۆتۆمبیلەکان لەسەر جادە نەبوون تەنها لە سا 20 ئۆتۆمبیلەکان لەسەر جادە بوون ئەمە وای کرد کە ڕێژەیەکی زۆر لە گازە پیسکەرەکان لە بەرگە هەوا کەم بێتەوە لە فترێکی دیاریکراوە کە ئێمە بینیمان چۆن هەوای سلێمانی پاک بوو کەشوهای سلێمانی پاک بوو شاری سلێمانی هەڵکەوتەی جوغرافیەکەی وایە کە لە نێوان دۆڵێکایە ئەو پیسکەرانی کە لە ئۆتۆمبیلەکانەوە دەرەچێ و لە ئەنجامی چالاکیەکانی تری مرۆڤەوە دەرەچێ بۆ فترەیەک ئەمێنێتەوە هەمومان ئەگەر لە گۆیشەوە سەرکی سلێمانی بکەین یەک چینی ڕەساسی بەسەر شاری سلێمانیەوە بوونی هەیە کە ئەمە چییە بوونی ئەو هەموو دووکەڵ و پیسیەکە لە ئەنجامی ئۆتۆمبیلەکانەوە دەرەچێت بەڵام لە کاتی کەرەنتینە ئەم دیاردانەمان نابینی بۆچی لەبەرەوەی کە ژمارەیەکی زۆر کەمی ئۆتۆمبیل لەسەر جادە بوو ئەمە یەکێکە لەو هۆکارانەی کە بۆتە هۆی ئەوەی کە کوالیتی هەوای شارەکان گۆڕانکاری بەسەرا بێت بەڵام بەداخەوە تاکو ئێستا نەتوێژینەوەمان هەیە نەگۆکو وڵاتە پێشکەوتوەکانیش بۆ نمونە ئامێرمان هەیە لە ناو شارەکانە پێمان بڵێ ئەمڕۆ کوالیتی هەوای شارەکە بەو شکڵێ لە هەندێک لە وڵاتەکانی دراوسێمان بۆ نمونە لە تاران لە ئێران لە تاران ڕۆژی وایە کە کوالیتی هەوا بە شێوازێک پیزە بێ پیانەوترێ بۆ نمونە ئەم ڕۆژە داوامی فەرمانگەکانەوە سێندرێ بۆ لەبەرەوەی هەوای هەناسەدان لەو شارەیە بە جۆرێکە کە کاریگەری لەسەر مرۆڤەکان دروستەکە کاگامانجۆیەکانی گواستنەوە و بە تایبەتریش ئۆتۆمبیل و خراپی جۆری سوتەمەنی ئەتوانین بڵێن یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی پیسبوونی ژینگە لە باشووری کوردستانە سوتانی سوتەمەنی ئەبێتەوەی پیسبوونی ژینگە هەر سوتەمەنیەک بێت کە تۆ باسی ژمارەی ئۆتۆمبیلەکانەکەی ئەڵی ژمارەیەکی زۆر کەواتە بڕێکی زۆری سوتەمەنیش پێویستە جۆر و کوالیتی سوتەمەنیەکە ئۆتۆاندرێت توێژینەوەی لەسەر بکرێ بەڵام هەر سوتەمەنیەک بسووتێ کۆمەڵێ گاز ئەچێتە ناو بەرگەهەوەوە ئەم گازانە کاریگەریانە بێ لەسەر تەندروستی و کاریگەریانە بێ لەسەر ژینگە لەسەر کوالیتی هەوای شارەکان بۆ ئێمە بەپی ژمارە ئەتوانین قسە بکەین ئەگەر بەپی توێژینەوە بێ پێویستمان بەوە هەیە بە ئامێری تایبەت هەوای شارەکان بپێورێ لە کاتی جیاوازە بۆی کە بزانین ئایا چ کاریگەریشی هەبووە لەسەر هەوای
شاری سلێمانی. بەڵام توانین بڵێن کەیکێکە لە هۆکارە سەرەکەەکانی پیسبوونی ژینگە ئەتوانین وەکو ئاماژەم بێ بە پێی ژمارەی ئۆتۆمبیلەکان بێ بڵێ ئێمە ژمارەی زۆری ئۆتۆمبیلمان هەیە لە چاو وڵاتانی ترە لە ناو شاری سلێمانی و باسیشمان کاریش نەکراوە بۆ ڕاگررتنی و هاوردەکردنیشی بەردەوامە خواسی هاوڵاتیان هەر ئێمەی هاوڵاتیانە یان ڕاستی ئەگەر داواکاریشی چیەیە کە بەکارێنەرە ئێمەی هاوڵاتیانە چەندێک حکومت بڵێن پەیوەستە بۆ لایەنەوە دووەنە هاوڵاتیان چکە ئەمەی هاوڵاتیانی داواکاریمان لەسەر ئۆتۆمبیل زۆرە وارێکێک لێ ئێمە پێویستمان بۆی ئۆتۆمبیلێکی تایبەتمان نەبێت لەبەرەوەی هۆکارێکی گواستنەوەی چالاک و سەلامەت لە شاری سلێمانی و لە شارەکانی تری کوردستانە بوونی نییە بەمانای چی سەلامەت بەمانای ئەوەی کە تۆ بۆ منە لە کاتی خۆیان بە شێوازێکی سەلامەت بە شێوازێکی ئەمنی باش ئۆتۆمبیلەکانی گواستنەوەی گشتی بۆ منە بەردەست نییە بە ڕێژێکی دیاریکرا واتە بوو باتە ئەو شوێنانی کە تۆ پێویستە لە کاتی خۆیان ئەمەی شەکە لە هۆکارانی کەوای کردووە خواسی ئۆتۆمبیلی تایبەت لە چارەسەر چیە ئێمە چی بکەین بۆ کەمکردنەوەی ئەم زیانانەوە بەدیل بدەین بە حکومەت چییە چارەسەرەکان ئێمە چارەسەرەکان وەکوی کە باسیکەین چارەسەری درێژخان هەیە چارەسەری کورتخان هەیە چارەسەرە درێژخانەکان ئەوەیە کە ئێمە بۆن منە بیرکەینەوە لەوەی میترۆ هەبێ لەوەی شێوازی گواستنەوەی گشتی چالاک هەبێ زۆن سلێمانی دابەشکرێ بە چەند زۆنێکەوە هەر زۆنەی گواستنەوەیکی تایبەتیە بێ بە کات نەک بە شێوازی نەفەرات بێ بە شێوازی کات بێ ئەمە یەکێکە لەو ئیشانەی کاتوانین درێژخایان ینی کاتیەوێت ئەمە جێبەجێەکەی بەڵام لە ئێستاە کە و ژمارە زۆرە ئۆتۆمبیل هەیە بۆ منە ئێمە بینی خنکانێکی لە کاتی داوامە خنکانێکی لە کاتی داوامونی داوامی ڕسمیە لە ناو شاری سلێمانیە ئەکرێ ئێمە هۆکارەکانی گواستنەوە ئیدارە بین ئیدارەدان ینی بە ئیدارەدانەکەمە بەسمان لە چییە بۆ نمونە شوێنەکانمان هەیە کە بۆ منە دایری حکومەکان کەوتونەتە کوێوە زانکۆ کەوتۆتە کوێوە مەکتەبەکان کەوتۆتە کوێوە ئەمانە بتوانین بە کاتی دیاریکراو بۆ نمونە بەشی سەرەوەی سلێمانی بڵین داوامیان لە سەعات 9 دەست پێەکە بەشی خوارەوەی سلێمانی 8:30 دەست پێەکە بەشی بۆ نمونە بەشی ڕۆژهەڵاتی سلێمانی کاتێکی دیاری کراوە کام کاتانە بوو خنکان لەسەر جادەکانە دروست نابێ و ڕێژەی گازەکان بۆ ڕێژە شڕە بڵاو نابێتەوە لە ناوبەرگە هەوایە ئێمە توانین ئەم پێژیارە منی وادارم لانی پەیوەندیدارێکی لەسەر بکە شێوازی ئیدارەدانی هاتوچۆیە لە شاری سلێمانی لە ئێسا بۆیە ئەوانەی تر کە باسمان کرد بجێکی دیاریکراوی ئەوێ کاتی ئەوێ ژێرخانی ئەوێ کە تۆ بتوانین گۆڕانکاریە بکەیت بەڵام لە ئێستا ئەوی کە توانین بیکەین چالاکردنی هۆکاری گواستنەوەیە بە شێوازی کات و ئیدارەدانی هاتوچۆیە بۆ شێوازەی باسم کرد ئەکرێ کۆمەڵێک دایرە لە کاتێکی دیاریکراوە کۆمەڵی مەکتەب بۆ نمونە ئەو مەکتەبانەی لە بەشی سەرەوەی سلێمانی لە سعاتێکی دیاریکراوە بۆ نمونە ئەگەر ئێمە بتوانین ئیدارەی بین یەک کاتژمێریان بین بێ ئەبینیش کە چەندێک ڕێژەی ئۆتۆمبیل کەمە بێتەوە لەسەر شەقامەکان ئەمە ژاژاو کەمەکاتەوە ئەمە ڕێژەی گازەکان کەمەکاتەوە لە کاتێکی دیاریکراوە و هەروەها پشت بەسن بە هێڵی گشتی و هاوردەکردنی و ئۆتۆمبیلانی کە دۆستی ژینگە لەگەڵ بەکارهێنانی پاسکیل و دروستکردنی ڕێگە بۆ ئەوەی کە با بڵێنەوە پاسکیلانە بتوانن بە شێوەیەکی سەلامەت هاتوچۆ بکەن لەسەر شەقامەکانە هاندان هەبێ بۆی کە پرۆژەی گەورە استراتیژی لە وڵاتەیە جێبەجێ بکرێ ئۆتۆمبیلی کارەبایی یەکێکە لەو شاری کابێشی لەسەر کرێ بەس بەڕاستی ئەبێت تۆ ئامادەکاری بۆ بکەیت وەکو باسم کرد ئەمانە کاتیەوێ بەس ئەو پێژیارەی کە حەزم کردبی خەمەڕوو لە ڕێگای بەڕێستانەوەیە کە ئێمە ئیدارەدانی هاتوچۆیە چۆن بتوانین لەگەڵ لایانی پەیوەندیدار بە ڕێزانی لە هاتوچۆی سلێمانی ئیدارەدانی هاتوچۆیەک ڕێخین لە شاری سلێمانیە ئەو من لێرەوە ئامادەم هەر هاوکاریەک لێمەوە بێ بۆی شێوازی ئیدارەدانەکە چۆن بێ هاوکاریان بین بەپی ئەو توێشینوانی کردومانە و بەپی و زانیاریانەی کە هەمانە ئەتوانین ئیدارەدانێک دابنین بۆ ئەوەی لە کاتێکی دیاریکراوە بتوانین کەمترین ڕێژەی ئۆتۆمبیل بوونی هەبێت لەسەر شەقامەکان دەستخۆش بۆ تەواوی زانیاریەکانی کاک ئاماژکمەر پسپۆڕی ژینگە زۆر سپاس دەکات باگرتی هۆیەکانی گواستنەوە و بە تایبەتیش ئۆتۆمبیل یەکێکە لە هۆکارەکانی پیسبوونی ژینگە لە باشووری کوردستان حکومەتی هەرێمی کوردستان پێویستە کار بکات بۆ ڕێخستنەوەی هێڵی گشتی و هەروەها هاندانی هاوڵاتیان بۆ بەکارهێنانی هێڵە گشتیەکان لە جیاتی هێڵی تایبەت هەروەها هاندانی کۆمپانیەکانی هاوردەکردنی ئۆتۆمبیل بۆ هاوردەکردنی ئەو ئۆتۆمبیلانەی کە دۆستی ژینگەن و چەندین چارەسەری تر وەکەوەی کە میوانەکانم خستیانە ڕوو تا بەرنامەیەکی دیکەی ژینگە
هەر شاد و سەرکەوتوو بن.